سلااوان لێبێت ئەچمەلەی مامۆستا ئالان بارام بزانین ئەمساڵ مامۆستا ئالان چۆن خۆی ئامادە کردو بە خولی هاوینە لە پەیمانگاکەمان مامۆستاگیانم کاتەوە ئەو کاتی ئێوەش باش مامۆستاگیان پلانی ئەمساڵت بۆ خوێندکارانی پۆلی 12 بۆ خولی هاوینە چیە لە پەیمانگای سلێمانی سڵاو هیوادارمە و خوێندکارە بە ڕێزانەی کام ساڵچنە پۆلی 12 ئێمە بە ستافێکی باشەوە لە پەیمانگای سلێمانی لەگەڵیانە دەبین هیوادارم بتوان فرسەتمان لێبێنن بۆ ئەوەی منهج بە باشی بخوێنن هەم بە باشیش تەواوی بکەن هیوادارم پلانێکی تۆکمەمان هەیە بۆ ئەوی بە تەواوی منهج تەواو بکەین و کە گەڕانەوە ناوەندەکانی خوێندن وەکو تەلەبەیەکی 2 ساڵە بە تەواوەتی منهجەکەیان هەزم کردبێ و پیان وترابێ مامۆستاگیان زۆر سپاس پەیمانگایەک هەڵبژێرە شایستەی تۆی خوێندکار بێت تۆی خوێندکار بەشدار بە لەگەڵ ئێمە چونکە ڕابردوومان نیشانەی سەرکەوتنمانە و شایەتن بە پێشەنگیمان لەسەر ئاستی کوردستان پەیمانگایەک هەڵبژێرە باشترین ستافی لێبێ